ئێمە بڵێ ئێستاش بۆی عراق ئێمە خەڵک هان دەدەین کە بەشداری بکەن بە گەرم و گوڕیشەوە بەڵام چ ئێستا بیبینم و هەست پێ بکەم هەڵوێستم دەبێ لەسەر هەڵبژاردنەکەی چ ئەگە هەڵبژاردنەکەمان کرد بەڕاستی شتمان بینی بە بەڵگەوە نەکە لە خۆوە بە بەڵگەوە سەلمانمان بەڕاستی قسەمان دەبێ این خۆمانەیە ئەوە نییە کە من ئێستا داوا لە خەڵک بکەم کاکە خەڵک بڕۆن دەنگ بدەن و چارەنووسی خۆتان دیاری بکەن و نوێنەرەکانی خۆتان هەڵبژێرن مانێ ئەوە نییە کە من دوایگە ساختەکاری کە بێدەنگ بووم یعنی شتیوا هەیە ئەم پێم وایە لایەنەکانی دەسەڵات و ئەوانەی کە لەگە دەسەڵاتن بەس ئەوان دەڵێن تەجویز نەکراوە ئەوان دیکە ئێمە هەمومان گوتمان ساختەکاری کراوە یاداشتێکیشمان واژوو کرد دامانە کۆمیسیۆنی باڵی هەڵبژاردننی عراقیش وەسکاڵاشمان تۆمار کرد بەس دەسەڵات و ئەوانەی کە لەگە دەسەڵاتن ئەوان دەڵێن تەجویز بوون یەکێتی بوو پارتی بوونەوەی و ئەوان بەنجامەکان ڕازی بوو ئەوە جەنابەت باس کرد ینی پێ دوای هەروان دەڵێن تەزویر نەکراوە وڵای من ئیلا ئەوان ئەگەوا بڵێن کەسێکی هەیە بڵێن نەکراوە دەسەڵاتیش زۆر چاک دەزانن ئەنی ئێمە بینیمان خۆ لە پێش هەڵبژاردنەکەی ینی گوتیان کاکیمە هەڵبژاردن جار دواخرا 4 مەرسوم دەرکرا هەڵبژاردن نەکرا بۆچی لەبەرەوەی هێندە لایەنی دەسەڵات دەیانگوت کاکە ئەمە ناچنی هەڵبژاردنێکی پێشوەختە دیزاین کراوە وانە ئەی با دایی چۆن چون چی گۆڕا